محمود خان کوڕی عەزیزخانی کوڕی بارانبەگە و دایکی ناوی پیرۆزە کچی حەسەن سوڵتانی گەورەی هەورامان بووە. محمود خان لە ساڵی 1870 زاینی لە ئاوایی دزڵی ناوچەی هەورامانی تەخت لەدایک بووە. لە دوای ئەوەی عەزیزخانی باوکی کە یەکێک بووە لە سەردارە دەستڕۆشەکانی هەورامان کۆچی دوایی دەکات، محمود خانی کوڕی دەبێتە جێنشین و لە ئەنجامی توانست و لەیاتوویدا دەسەڵاتی فراوانی بەسەر ناوچەی دزڵی و دەوروبەری هەوراماندا بڵاو دەکاتەوە. وەک گەورە پیاوێکی ئەو سەردەمی کورد و سەرکردەیەکی بەدەسەڵاتی ڕۆژهەڵات و باشووری کوردستان دەناسرێت. ئەم سەرکردەیە لە ئەنجامی تێکۆشان و گیانی بەرهەڵستکاریدا چەندین جار دەربەدەر کراوە و خراوەتە گرتوخانەکانی هندستان، سنا، قەسری قاجار، ڕۆمادی، سلێمانی، کەرکووک و بەغدا. زۆر جاریش بەدەستە بەسەری ڕەوانەی شارەکانی تری ئێران و عێراق کراوە. لە گەورەوە لە بەگزاتەکانی هەورامان لە سەری باوکو لە سەری دایکەوە ئەم کەسایەتی ئاوا دروست دەبێت دیارە بۆ ڕۆژگارێک هەمووخان لە دایکە 1970 و تا 1946 کە دەرمە خۆ دەکرێت لەلایەن ڕژیمی شاهنشاهی ئێرانیەوە. ئەگەر متمانە بکەین بەتەمەنێکی مێژووی نزیکە 76 ساڵ تەمەنەکە بەراورد بکەین، 76 ساڵ تەمەنی کەسێک بە گەورەی لەدایک بووە، بە گەورەی پەروەردە بووە بۆ کێ بە ڕۆژگارێکی ساڵانی نیوەی یەکەمی سەدەی 20 و کۆتایی سەدەی 19 زاینی. ئەم ڕوودا پێمان دەڵێت کە لەو ڕۆژگارە کۆمەڵگەی کورداری کۆمەڵگەیەکی عەشیرەتی بووە، خێڵێکی بووە، کۆمەڵگەیەکی ئاینی بووە لە هەمان کاتە. ئەو ڕۆژگارە لە زیزانکانە گەشتە کوردستان و ئەکادی بوون ناو نەبوو لە ڕۆژگارە مێژوویەدا. کۆمەڵگا شوێن عەشیرەت و خێڵ و بەنەماڵە و ئاین کەوتووە. ئەمە وا دەکات کە محمود خان لەو ژینگای پەروەردە ئابێت لە ژینگەیەکی ئاوادا بە گەورەی لەدایکە بێت لە سەری باوکو لە سەری دایکەوە. ئەمە دیوێکی بابەتەکەمانە. دیوێکی بابەتەکەمانەوەیە کە لە هەورامان لەدایکە بێ گەورە ئەبێ هەورامی شە بە بنەمایە، چونکە هەورامان ئەو ڕۆژگارە مێژوویە لە مێژووی ئێمەدا هەورامان ناوێکی زۆر گەورەیە. ناوچەکە تا ئێستا تا ئەمڕۆژ لە سەدەی بیستووەکە کەلتوری مێژووی خۆی پاراستووە. کەلتورەکەی چ بە ئاین کارستانە مێژووی ئاینی هەورامان، چ بە زارکە هەورامیە، چ بە ناوچەکە ناوچەکی تا ئێستا خۆڕسکە و هەموو شتەکانی خۆی دابیری دەکات و تا ناوچەکە تا ئێستا بە تەخت و سەختیشەوە ئەم کوردستانی ئێران و کوردستانی عێراق یا خۆڕهەڵات و باشوور تا ئێستا دوو دیوە لێکان لێکدانە بڕاون، شارەکان لێکدانە بڕاون، دۆستانی خزمەتی کەسایەتی چۆن بێک و هەرماوە. یعنی ئەمە خۆی پێمان دەڵێ ئەم کەسایەتی لە ژنگێکی ئاواکە گەورە ئەبێ بەڕاستی پێمان دەڵێ کە ئەبێت بۆ ڕۆژگارێکی مێژووی ڕۆڵی گەورە باش بگێڕێت. ئەمە مامانەیەک دێکە محمود دزڵی ئەگەر ئەو کەسایەتی کە هەورامان وەربگرین لە قۆناغێکی مێژوویدا کەسێکە کە هەوڵیدا لە ڕۆژگارێکی مێژوویدا بۆ خۆی کار نەکات و ناو بۆ خۆی پێیان نەکات، ناو بۆ هەورامان پێیان نەکات، ناو بۆ میلەتی کورد پێیاکات. دەسەڵاتین چەند وێستگەیەکی ژیانی بکەین بە نمونە بۆ مێژوو. مەسەڵەن بۆ نمونە ئەو لە دزڵی لەدایکە بێت، دزڵی گوندێکی کوردستانیە لە دیوی هەورامانی تەقەت بە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان. ئەوەی کە لە دزڵی دایک دەبێت سەرنج بە ینی دزڵی ئەو ڕۆژگارە مێژوویە خۆناکاسە بە دەوڵەتی قاجاری ئێرانە کە دەستی دەوڵەتی بنەماڵەی پەهلەوی کەوتە لە ژیانەیە بنەماڵەی پەهلەوی حکومڕانی ئێران دەکەن لە شای تاران. بۆیە چاوی تاران لەسەر دزڵیە، لەسەر ناوچە هەورامانە و هەورامیەکان وەلا هۆی کێش بکات. لە ڕۆژگارێک ئەوە محمود دزڵی لەدایکە بێ و گەورە ئەبێ پاشێک بۆ عەزیزخانی باوکی کۆچی دوایی دەکات. محمود خانی کان ئینسانانی دیسان لە ڕۆژگارە مێژوویدا حوزوری هەیە کە محمود خانی کان ئینسانان کەسایەتێکی ناسراو و گەورەی مێژووی ئێمە، بەڵام ئەو تێڕوانی ئەو وا بووە کە ڕووخای دەوڵەت ئەو پێوا بووە دژایەتکردنی دەوڵەتی ئێران چ قاجاری دوای چ پەهلەوی بە زیانی ناوچەکە تاوا دەبێت و جگەر ماڵدارانی بە کورد تێنەمێنێتەوە بێت. محمود خانی دزڵی پێوا بووە کە ئەبێ کورد خەباتە بێت تاوە تەقی مافەکانی خۆی دەکات. ئەم دوو تێڕوانە جیاوازە ناوچەی هەورامانە محمود خان بەرەو ئاراستە دەبێت کە بەرگری لە ناوچەکەی لە تێزەفکانی سەرنج بە بەرگری لە بکاکە ناوچەکەی بە کوردبوون و بە شۆڕژگەڕی بێنێتەوە بە دەوڵەتی شاهنشاهی ئێراندا. بەرامبەر ئەوەشدا خودی خۆیاندا لە هەورامان کە پێیان وایە کە ئەبێ ئەکرێ ئێمە دەواازێ بدۆزینەوە بۆ چارەسەر و بۆ ڕزگابوونی ناوچەکەمان لە دەستدرێژی دەوڵەتی ستەمکاری ئێران ئەو ڕۆژگارە مێژوویەکە چ قاجاری چ پەهلەوی کە دوو بنەماڵەی توندڕەوی دژ بە کوڕ و ئاویست هەموو ئێران بۆ خۆیان قۆڕە بکەن.
محموخانی دزڵی ئەو شۆڕژگێڕان ناسراوە نیشتمان پەروەرەیە کە لە دزڵی دانیشتووە لە کوردستانی ڕۆژهەڵات ئەم سەنگەرە یاخود قوتەی محموخان کە لە پشتمانەوەیە ئەمە سەنگەری محموخانە دوای ئەوەی کە ئینگلیز زۆر بۆ حکومەتی شێخ هێنن لە سلەیمانی و هەموو دەسەڵاتێکی لێ وەرەگرنەوە شێخ جوابەنێرێ بۆ محموخان کە بەخۆی و لەشکرەکەیەوە بێت زەختێک لە ئینگلیز بکە تا بتوانن ئەو دەسەڵات شتە وەربگرنەوە ئینگلیز چاوترسێن بێ محموخانیش دوای جوابی ئەو نامەیە ئاەتەوە دێتە ئەم لە شار باشجێرەوە دێتە ئەم سەنگەرە ئاوانە کاتەوە لێرە هەڵەیات بەخۆی و لەشکرێکی زۆرەوە ئینگلیز بەمە ئەزانێش پرزا بێ بە پاڵۆداوانش نە لای شێخ محموود کە محموخان هاتووە بە لەشکرێکی زۆرەوە بۆچی هاتووە شێخ محموود لە وەڵامە فەرمەیە کە محموخان هاتووە بۆ زیارەتی کاک ئەحمەدی شێخ پێڵێن باشە با خۆی و دوو کەس بێت بێت چەک ئەوی ژەڵێ و کاتی هات پێ بۆ زیارەتی کاک ئەحمەدی شێخ من چۆن نەتوانم ڕێنمایی بکەم ئەو خۆی میرە ئەوە ئیتر ئینگلیزەکان ئەزانن کە وەزعەکە خراپە خانی دزڵی چەندین جار بەخۆی و سوارە هەورامیەکانیەوە ڕوبەڕووی ڕژێمی قاجار و ڕەزاشا بووەتەوە لە باشووری کوردستانیش شکستی بەدار و دەستەکەی ئێستعمار ئینگلیزی هێناوە باڵگەکانی وەزارەتی دەروی بەریتانیا و وەزارەتی مستعمرات سەلمێنەری ئەموتەیەن خانی دزڵی نمونەیەکی ڕەزاسووکی گەردنکەشی دەسەڵات و دڵسۆزی و قوربانیدان بووە خانی دزڵی وەک کەسایەتێکی بەهەڵوێست و دەرکەوتووی ناوچەکە لە دوو بەرەدا سەرقاڵی خەبات و جەنگ بووە لەلایەکەوە دژی داگیرکەرانی ئینگلیز لە باشووری کوردستان و لەلایەکی ترەوە بەرامبەر دەسەڵاتدارانی ئەو کاتی ئێران وەستاوەتەوە خانی دزڵی پەیوەندیی بەتین و دانەبڕا و برایانەی لەگەڵ شێخ مەحموودی حەفیددا هەبووە تەنانەت نووسەر و مێژونووسی کوڕ ڕەفیق حلمی لە یادەشتەکانیدا خانی دزڵی بە پاڵەوانی شۆڕشی یەکەمی شێخ مەحموود لە قەڵەم دەدات. ئەدمۆنز لە 23 نیسانی 1922 دەڵێ سەردانی گوندی یاڵانپەی هەورامانم کرد بە مەبەستی بینینی مەحموودخانی دزڵی سەرۆکی تیرەی بارانبەگی هەورامان کە ئەو کاتەی تازە لە نەفیکردن لە هندستان گەڕابوویەوە و بە گەڕانەوەی شۆڕش لە ناوچەکە دەستی پێکرد و ئێمەش سەردانی گوندی یاڵانپێمان کرد بۆ ئەوەی لەگەڵ یان هاوتوێش بکەین یەتە ماڵی باپیرانی ئێمە کە باسی ئەەکەن ئەڵێ کە هاتە یاڵانپێ داوای ئەوەی لە ئێمە کردکەوە ئێمە پشتگیری مەحموودخانی دزڵی نەکەین کە ئەو کەسێکی ئێرانیە و پشتگیری دەسەڵاتی ناوەندی مرکزی بڵێن بەغدا بکەین و لەو کاتا کە باسی ئەەکە ئەڵەیە کە هات بۆ یاڵانپێ کەسێکی دیارە ئەژنەبی تەبەن جلوبەرگی تایبەتی ئەو کاتەی لەبەرا بووە ئەوە جگەرەی پێ بوو جگەرەی درێژ جگەرەی ڕەش یەکی جگەرەیەکیشی پێداین هەرەو کاتە وەکو بەگزادە و بەکلەر نەناسراوە وەکو کەسایەتێکی شۆڕژگەر ناسراوە ئەم کەسایەتی شۆڕژگەر ڕۆحێتێکی نەتەوایەتی بەهێزی هەبووە لە هەر کوێیەک پەیوەندی کردووە بە لەگەڵ هەر بەگزادە و سەرۆک هێز و سەرۆک هۆزێک و لەگەڵ هەر کەسایەتی شوێنەکە سێرەکەی لە ڕوانگەیەکی نەتەوایەتیەوە بووە لە ڕوانگەیەکی ئەوە نەبووە کە ئەم بەگزاد دەبێت ئەویش بەگزاد دەبێت لە ڕوانگەی نەتەوایەتی ینی هێزە نەتەوایەتیەکە کۆیکردنەوە بۆ نمونە چەند نمونەیە هێنینەوە پەیوەندی کردو بە سەردار ڕەشیدی ئەردەڵانەوە لەگەڵ سەردار ڕەشیدی ئەردەڵان سەردار ڕەشیدی ئەردەڵانیەکان یەکێک بۆ لە بنەماڵەی ئەمانەڵاخان کە ئەم پیاوە ویستویەتی چی بکە ویستویەتی جارێکی تر ئیماراتی کوردی دروست کاتەوە ناوچەی سنە دروست کاتەوە ینی ڕحێتێکی نەتەوایەتیە بووە پەیوەندی هەبووە لەگەڵ شێخ مەحموودی نەمرا کە شێخ مەحموود مەلیکی کوردستان بوو و ویستویەتی نەتەوەی کورد دامەزرێت و دژی دژمنانی کورد هێرشنی کردووە سێرەکەی پەیوەندیەکی زۆر بەهێز و باشی هەبووە لەگەڵ ئەوە و یەکێک بۆ لە شۆڕژگەڕەکانی لەو ڕانگەوە شۆڕشی کردو و شێخ مەحموودی بە هەمان شێوە
زۆر پشت و پەنایەکی بەهێزی بەستووە بە محمود خان پەیوەندی هەبووە لەگەڵ بەگزاکانی بانا لەگەڵ بەگزاکانی بانا پەیوەندی هەبووە لەگەڵ قازی محەممەدا پەیوەندی هەبووە لەگەڵ حیزبی هیوا ینی ئەمانە هەمووی هۆکارەکەی چییە؟ ئەمانە هۆکاری دروستبوونی ئەم پەیوەندیانە سێرەکەی ئەگەڕێتەوە بۆ ڕوانگەی نەتەوایەتیەکە لەگەڵ حیزبی هێوا پەیوەندی بە حیزبی هێوا یەکێک بۆ لەو حیزبانی کە لەو سەردەما کە بۆ نەتەوایەتی کورد ئیشی کردووە خەباتی کردووە ویسێتی دەوڵەتی کوردی دامەزرێن سێرەکەی ڕاستەخۆ ئەم پەیوەندیان پێوەکات پەیوەندی هەبووە لەگەڵ حەمەڕەشیخانی بانە پەیوەندی بۆ لەگەڵ سمکۆی شکاکە سێرەکەی ئەم کەسایەتیانە هەر هەمووی کەسایەتی نەتەوایەتین هەر هەمووی ئیماراتی دەسەڵاتی کوردیان دامەزراندووە هەر هەمویان سێرەکەی لە ڕوانگەی نەتەوەییەوە ئیشیان کردووە خەباتیان بۆ نەتەوەیی کورد کردووە بۆ ئایندە بۆ خۆیان و بۆ دەسەڵاتیان نەکردووە سێرەکەی ئەم هۆکارە ژوا بوو ئەم پیاوە ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵا هەبووە ئەو ڕژگارەتە مەحوان دەستێکەکەدا وڵات کوردستانەوە بین دزڵی و زەڵم گوندی زەڵم سەچوای زەڵم محەممەدەوای ئێستا چیایەکی بەرزەیە کە زنجیرە چای سوورێنی پێ ئەڵێن لە چورافیایی مێژووی ئێمەدا بیرکەوە مەحوانی دەزڵی ئەم ڕۆژگارە مێژووە کە وەکاری گواستنەوە تەنیا ئەسپ و ئێستر و ماین بووە لە دڵیەوە بە خۆی هۆزەکەیەوە بە سەرکەیە بۆ بەرزەکانی سوورێن بێتە خوارەوە بۆ دزڵی و بە هەوراوانە بێتە خوارەوە بێتە ئەحماوە و بێتە خوڕماڵ و لێ بێتە سلێمانی بەلای هەڵەبجەیە کە زۆر ڕۆژگارە مێژووی عادلەخانووی لێ عادلەخانی ڕۆژگارە مێژوویە لەگەڵ نزیکانە پەیوەندێکی بەهێزیە بووە عادلەخان عینی محەوقانی کانزانان پێی وا بووە کە لەم خۆناغی مێژوویەدا ئەبێ دەسەڵات لە بەقداد مافەکانی کورد بدات نەک بەرامبەر وەستان ئەو ڕۆژگارەکە لە بەقادا ئینگلیزی لێ بووە حکومداری بەقای ئەو ڕۆژگارەکە بەسڕە و بەقا بۆ کێشە کوردستان نەچۆ لەسەر عێراق لە ئارایان نەبووە پێی وا بۆ مافەکان لەلایەن زۆر سەندێت ئەمە بۆ چوونی عادلەخانە بۆ ڕۆژگارە بەش بە حاڵەخۆی ئەڵەمە چوونە هەم بەڵام محەوانزدی بەڕاستی شۆڕژێر بۆ توانیتی بەلا هەڵەبجەیە بێت نە لە عادلەخانی تێک بات نەهۆرامان شکاوی کێشە بە عادلەخانم پێشتان جوانکەش محمودی لەمە بکات زوانێکی نیشتیبانی شۆڕژێڕی کە زەری محەوان لێرە دەرەکەوێت ئەم پێم وایە لوتکەی دووربینی و نەتەوەیی و گەورەی محەمودخانی دەزڵێ بەڕاست لە مێژووی ئێمەدا پیاڵتە محمود خان زۆربەی ژیانی بەدژایەتیکردنی شاکانی قاجار لەسەر دەسەڵاتی شاکان لە کوردستانی ڕۆژهەڵات لە منتقەی دزڵی و هەورامانە مەریوانە لەگەڵ ئینگلیزەکانە بە بەردەوامی لەم پارچەیە شەڕی کردووە دژایەتی کردووە یەکەم هاوکاری شێخی نەمر بۆ بەخۆی و لەشکر و هەموو شتێکیەوە هەندێک جاریش لەگەڵ ڕووسەکانە هەر بە شەڕ هاتووە حەزەکەم ئاماژە بە شتێک بم ئەم پیاوە دزڵی دێیەکە زۆر مەحاسرە هەمووی شاخە هەر چوار دەوری ئیسەر ڕێگاوبانی بۆ چوە ڕێگان نەبووە بەس ئاسمان بە شێوەیەکی هین دیارە لێەوە بەڵام ئەم پیاوە ئەوەندە هوشیار بووە وریا بووە ئاگای عیلاقەی هەبووە لەگەڵ ڕووسا لەگەڵ تورکە لەگەڵ ئینگلیزەکان لەگەڵ عەرەبە لەگەڵ قاجارەکانە ئاگای لە حرەکاتی هەموو منتیقەکە بووە ئەو سەردەمانە لەبەرەوە پیاوێکی بەتوانە ئەوە بووە محمود خان چەندین جار زیندانی کراوە زیندانە گرنگەکانی حەزەکەم ئیشارەت بەوە بم کە دوای ئەوەی شێخ دەستگیرە کرێوەدرێ بە محکەمەی عورفی محمود خانیشی لەگەڵە محمود خان هەردووکیان حکمی لە سێدارەدانیان نەیرێ لە بەغا پاشان بەهۆی حەبسەخانی نەقیب و ئەوە حکومەکەیان بۆ تەخلیف کرا بۆ ئەبەدی و نەفیکران بۆ هەندستان لەوێ لە هەندستان ساڵێک لە هەندستان ئەمێننەوە بە جووتە و دوجار محمود خان پێش شێخی نەمر ئازاد دەکرێویەتەوە بۆ کەرکووک لە کەرکووک لە سجنی قەڵا ماوەی 8 ساڵ زیندانی ئەبێ و دوایەوە کە بەرەبێ لەوێ دەست بەسەرە بێ لە کەرکووک هەتا ساڵەکانی 35 و 36 و 37 ئەوە دوایەوە بە دەست بەسەری ئەینێرنەوە بۆ سلەیمانی لە سلەیمانی تا ساڵی 1943 دەست بەسەرە بێ لە سلەیمانی و پاشان دیسان دەزەکاتەوە بە جموجۆڵ ئەو سەردەمە بەرزانی نەمر لە سلەیمانی دەست بەسەر بووە و شێخ لەتیفی نەمر حەفید ئەوی شەر لە سلەیمانی دەست بەسەر بووە لەگەڵ محمود خانی دزڵیە ئەم سیانە و پەیوەندێکی تونگ و تۆڵ هەبووە لە بینی ئەم سێ هاوڕێیە بە ڕەحمەت بن هەرسێکیان تەنانەت
کاتێک کە بڕیار ئەیان جارێکی دەستکەنە بە جموجۆڵ قەرارە بارزانی بڕاتەوە بۆ بەرزان محموخان بچێتەوە بۆ هەورامان شەغلەتیف بێ بۆ شارباژێر و بچێتەوە منطقەی کەتووانە و دەستکەنە بە جموجۆڵ فعلەن ئەو شتە ڕووی یادەسی کردەوە بە جموجۆڵ و شۆرشی بەرزان و شۆرشی هەورامان جارێکی تر محموخان هەڵسایەوە و ئەوانە پەیوەندی باشی لەگەڵ شێخەکانی هەورامانە هەبوو کە ئەو کاتە ئەم شێخانەی هەورامان شێخەکانی تەریقەتی نەقشبەندی منبعێکی گەورەی مەرجعێکی گەورەی ڕۆحەتی ناوچەکە بوون لە ڕووی ڕۆحیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی زانست و زانیاریەوە کەچی ئەم پەیوەندی لەگەڵا هەبوون و علاقاتیشیان هەبووە بەیەکەوە تەنانەت زەویزاری پێفرۆشتون تەنانەت ئیشوکای ژنی لێخواستون هەتاوەکو ئێسشی لەگەڵا بێ کچێکی محموخانی دزڵی بووکی شێخ عەلادینی بیارەیە کە نەجیبەخانی خێزانی شێخ ئەمینی نەقشبەندی تموحی گەورە بووە تموحی تەنها ناوچەگەری نەبووە ناوچەیەک بۆیە زۆر جار بیکردنەوەی گەورەتریشی هەبووە کە هەستی بەوە کردووە کەوا پێویستی بە چواردەوری شەیە پێویستی بە چواردەوری شەیە کاتێک کە کەمالیەکان انقلابیان کرد و دەوڵەتی عوسمانیان نەهێشت ئەم بیرکردنەوەی وابوو کە ئەم دەسەڵاتە تازە هاتووەتە سەرکایەوە هاتووەتە سەر بینێکی تازەی پێ ئەگەری ئەوە هەیە بۆ نەتەوەی کورد باش بێت هەر ئەوەش بووە نامەیەکی بۆ نووسیون کە پەیوەندیان هەبێت و پەیوەندی لەگەڵا دروستکات بەڵام کاتێک سەیریکە لە ڕووی نەتەوایەتیەوە نامەکەی نووسیەوە بۆیان بەڵام کاتێک کە زانی کەمالیەکان هەڵوێستیان خراپە لەگەڵ کوردەکانە لەوێ شێخیان لەناو بردو کوردەکانیان ئێهانە کرد و کوردەکانی ئەویان لەناو بردو مەسەلەن سێرەکەی هەمان کاتە پەشیمان دەبێتەوە لەو نامەیە کە نووسیوێتی لەو پەیوەندیش کە کردوێتی پەشیمانی خۆی دەردەبڕێ نووسینی نامەکەی لە ڕوویەکی نەتەوایەتیەوە بووە هێزێکی نەتەوایەتیەوە پێنووسیوە وە پەشیمان بوونەوەکەشی بە هەمان شێوە کاتێک کە زانیوێتی هەڵوێستی کەمالیەکان خراپە لەگەڵ کوردەکانە بە هەمان شێو سێرەکەی پەشیمان بوونەوەکەشی بە هەمان شێوە ڕووسەکان ئەم شەڕی ڕووسەکانی کردووە کاتێک کە رووسیا هاتووە شەڕ بکات و کوردستان داگیرکە سێرەکەی بە هێزێکی زۆرەوە ئەچن بەرگری لە ڕووسەکان دەکەن نایڵن مەسەلەن شەڕێکی گەورەیان کردو بەرگریشیان لێ کردو و دوجاریش پێم وایە هەر پەیوەندیشان هەرە بووە دانیشتن و ئەو جۆرشتانیان کردووە بەیەکەوە ینی پەیوەندی دەرەکی هەبووە ئەم پیاوە پەیوەندی گەورەی هەبووە مەسەلەن لە کەرکوو کاتێککە گیراوە لەگەڵ حکومەتی عێراقیە هینێکی بەرامبەر کراوە مەسەلەن حەودانە ساڵ لە کەرکووکە سجن بووە خەباتی کردووە ئەمەش هەر ئەو خەبات و پەیوەندیانش بووە کەوا لەگەڵ عشیرەتی هەمەوەندا پەیوەندی کردووە و خزمایەتی کردووە ژنیشی لێ خواستون کە عشرەتی هەمەوەن ناوچەی کەرکووک و ناوچەی دەشتی جەباری و ئەو هەمەتەقە هەمووی عایدە عشیرەتی هەمەوەندە عشرەتێکی گەورە و بەهێز بوو. لە ساڵانی بیستەکانە کاتێکە شۆڕشی شێخ مەحموود لە گەرمەی بڵێن خەباتی چەکداری و بەرەنگاربوونەوەی زوڵم و ستەم و داگیرکاریە بوو شێخ مەحموود نەیدەتوانی لە سنووری سلێمانی بمێنێتەوە بۆیە بە ناچاری بەرەو ناوچەی هەورامان هات دیارە بەو ژمارە زۆرەی کە لەشکرەی کە لەگەڵ یا بوو لە یاڵامپێوە هاتووە چووەتە دزڵی و محمودخانی دزڵیش لەوێەوە کە کەسێکی دیار و ناودار بۆ و هێزێکی باشی هەبووە لە سنووری هەورامانە پشگیرێکی تەواوی شێخ مەحموود بووە و بە یەکەوەی گیراون و بەداخەوە نەفی کراون بۆ هندستان پەیوەندێکی تون و تۆڵیان هەبووە ڕەفیق حلمی لە یاداشتەکانیان ئەڵێ ئێمە لەگەڵ جەنەراڵێکی ئینگلیزا لە ڕەواندوز بووین بەیانیەکیان نانوچای بەیانیمان نەخوارد وتی ئەو جەنەراڵی ئینگلیز کە حەزی بە من نەئەکرد کە لەگەڵ یابم بەڵام من شێخ مەحموود منی نار لەگەڵیا ئەیوت پرسیاری ئەوەی کرد کە عشیرەتی دزڵی کێن ئەڵێ وتم بۆچی ئەڵێ وتی ئەمڕۆ داویانە بەسەر سلێمانیا و سلێمانی گیراوە و هێزەکانمان تاوەکو سنووری بازیان کشاونەتەوە و بارودۆخ زۆر خراپە و سەربازێکی زۆرمان کوژراوە لەو سنوورە و نایزانین بارودۆخەکە بەرەوکێ ئەڕوا.
لەگەڵ محمودایە چەند وڵامێک تا شەڕی ئاوارێک لە 1970 زاینیدا وە پشتی بەرنەداوە پشتی نشکاند وە پشتیشی تێ نەکرد لەسەر باجی گەورەیدا لەسەر ئەمە لەزمە دەوڵەتی ئێران لی عاجز بوو چەند ئێران پەنای دزلیدا کە چەندی کەساتی وەزەکەی و خێڵەکەی دەستگیر کرد لەو مامێژوێدا کەشی محمود دەستەرا عزی هیوادا ئامەزرێت 1970 لا يعرف علمي وكمالك شروشبير وخنوارا وكحزبكي ليش كنت خوازي مدنية يعني هواك بين أبو بكر تاجيك وشروشكم بتشداي تشكاوا سيك أمك سياتي قبل أمك سياتي أم سلو خيالا أحمد جرينجا كسيجي سلو خيال ناو تيجي بتسكيو غراوانا لا تقول لي زلية بيبت عندامي وحزبه يعني حسابك سلو خوازي أوا ديارو بهزبة وانا كقولكي شروشكيش محمود وجلانا وكاني بولو رجال مجودا باشا بيت أندامي حزبك يعني بيت جلسي ربح علمي كما لك جنجي أو رجال مجويك يعني لري خلاوك ولري خلاوك السياسية وكل سنة بس بقوي بك هنا كل سنة بلزقي أرام بك هنا بيت أندام تيدا بالله هذا نمشي براسي لما شو يمدا أقل من شو ما بقولنا تتنقلنا يصيروا يستشغل دوزر حفيظ زينية كم كسبان هي كم كسبان هي لبوستك بالايا وبيت أخواره وبوستك بتشوف خانی دزلی یەکێک بوو لەو سەرکردانەی کە زیرەکانە پێی بەجەنگی پارتیزانی بردووە بەڕێگا و چارەسەرێکی دروستی زانیوە بۆ بێزارکردن و لە پەلەپۆخستنی هێزەکانی دوژمن لە سەرەتای ساڵی 1946دا خانی دزلی ڕوو دەکاتە گوندی هانەی قوڵ لە ئەشکەوتی وشکەناو کە بە ئەشکەوتی محمود خانی ژناسراوە پاش ماوەیەک حکوومەتی حەمەڕەزاشای ئێران داوای دانیشتن و توێژی لێ دەکات لە پێناو ئەوەی بگەنە دەرەنجامێک و گیرروگرفتی ناوچەکە بە شێوەیەکی هەشتیانە بێ شەڕ و شۆڕ ببڕێنەوە. خانی دزلیش بەپیر ئەم داوایەوە دەچێت بەڵام بە فێڵ و تەڵەکە بازی کە هەمیشە کاری هەڵسوڕاوان و فەرمانڕەوانی ئێران بووە لە بەهاری ساڵی 1946 بەدەستی ئەفسەری خێرانی لە کەلی مڵەخورد کە دەکەوێتە سنووری ئێران عێراقەوە دەرمان خوار دەکرێت و دوای 9 ڕۆژ باهۆی ئەم پلانە کۆچی دوایی دەکات. بەم شێوە تراژیدیا تۆماری ژیانی پڕ لە دڕسۆزی و مەردایەتی پێچرایەوە. لە کاتی کۆچکردنیدا فەرمانڕەوانی ئێران داوای تەرمەکەیان کردەوە بەڵام شێخ مەحموودی حەفید کاربەدەستانی فۆرماڵی ئاگادار کردەوە کە وەڵامی ئەو داوایە نەدەنەوە دواتر بە شێوەیەکی شایستە و شکۆمەندانە لە گوندی هانەی قوڵ بە خاکی عزیزی کوردستان سپێردرا. خطاي كافي